سڵاو بەخێر بێنەوە بۆ وتوێژێکی تایبەت لەسەر دیاردەی تەقەکردن لە ئەمریکا. ڕۆژانە هەواڵی تەقەکردن لە شوێنێکی ئەمریکا دەبیستین. لە 4 مانگی ئەم ساڵدا زیاتر لە 164 حاڵەتی تەقەکردن لەم وڵاتەدا ڕوویداوە و بووە هۆی لە دەستدانی ژیانی زیاتر لە 230 کەس وە برینداربوونی زیاتر لە 600 کەسی تر. بە بۆچۆنی شارەزایان ئەم دیاردە مەترسیدارەی بەکارهێنانی چەک کاریگەری ڕاستەوخۆی لەسەر باری دەرونی خەڵکی گشتی ئەمریکا هەیە. دیموکراتەکان داوای توندکردنی یاساکانی کۆنتڕۆلکردنی چەک دەکەن، بەڵام کۆماریەکان دەڵێن خاوەندارەتی چەک و هەڵگرتنی مافێکە دەستور دابینی کردووە. لەم دەرفەتە کوردەدا میوانداری داکتەر کەماڵ ئارتین پزیشکی نەخۆشی دەرونی لە شاری ئێرڤاینی ویلایەتی کالیفۆرنیا دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ کاتی جەنابەت. پرسیار یەکەم ئەوەیە بۆ لە ئەمریکا ئەم دیاردە مەترسیدارە زیاتر لە هەر شوێنێکی تریان زیاتر لە هەر وڵاتێکی تر هەیە. ئەم کاتت باشکاک دەخیل سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بێنەرانی خۆشەویستان. پرسیارێکی زۆر جوانە، ئەوانەی کە تاقیق دەکەن باشتر دەزانن، بەڵام بەڕێی من زۆر مەسەلەی ئیجتیماعی هەیە کە تاسیر لە خشونەت دەبێت. یەکێ لەوانەی خەڵک مشکلەی ژیانی هەیە، ئسترسیان هەیە، بە تایبەتی نیازیان هەیە، ئەو نیازانەیە بەرنابێتەوە، چون کۆمەلگایەکی زۆر خەشنە خودی کۆمەلگاکە بەداخەوە لە عینی کاتە کۆمەلگایەکی ئینسانیچە لە هەموو وڵاتانی دیکە لە نەزەری مافی مرۆڤ پێشکەوتوترە، بەڵام لە عینی کاتیچە بەشێکی ئەو کۆمەلگا بەشێک خشونەت ئامیزە و ئەوان زۆر کەسێکیش توانای ئەوەی نییە کە ژیانێکی ئارام و بێدەردەسەری هەبێ. ژیانی مەسەلە لە نەزەری اقتصادی و مشکلات هەیە، لە نەزەری ڕۆحی مشکلات هەیە، لە نەزەری خانەوادەگی، لە نەزەری زۆر مەسائل هەیە و کەسانێک کە بە خشونەت دەست دەدەن و کەسانی دیکە لە بین دەبن بەداخەوە. ئێمە زیاتر باسی باری دەرونی دەکەین. ئەڵبەتەش دەزانین هۆیەکەی ئەوەیە کە ئەو تاوانبارانە بە ئاسانی چەکیان دەست دەکەوێت، بەڵام زۆربەی جاریش بە نەخۆشی وەکو نەخۆشی دەرونی پەیوەندیدار دەکرێن. بۆ نەخۆشی دەرونی لە بەشتێ لەوانە هەیە، بەڵام ناتوانانی بڵێ هەموو بڵێکە هەموو نەخۆشی دەرونیان هەیە. گە بزانانی تۆ ئستاتیسیک تەماشەکەی بەداخۆ من ڕقەمەکانم نییە، بەڵام زۆر ئەردەیەکی زۆر کەم نەخۆشی دەرونیان هەیە. اتفاقا زۆربەی ئەوانەی کە نەخۆشی دەرونی هەیە خۆیان دەرواقع بەداخەوە بە ڤیکتیمی خشونەت دەبن، تاکو خۆیان بەستەلا کەسێک بن کە خشونەت بەکار بهێنن. مەسلەی نەخۆشی ئەگە بیری لێکەیتەوە نەخۆشی دەرونی چەند نەخۆشی دەرونی تایبەتی هەیە، وەکو سکیزۆفرینیا، وەکو بایپۆلار، وەکو ئەفسردگی شەدید، وەکو ئسترابی شەدید، وەکو OCD، ئەوانە نەخۆشی تایبەتیەکانن. ئەبێ بزانین مەسلەی منتال هێڵت چییە؟ مەسلەی منتال هێڵت دەرواقع بەس یەک دلیلی نییە، یەکێکی نەخۆشیە، تا ئەوەی کە من دەزانم ئەو نەخۆشیانە زۆر کەمترن باعسی خشونەت دەبن، تاکو مەسلەی شخصیەتی. مەسلەی شخصیەتیش خۆی شتێکە وەکو بزەی دوای ئەوە کە ئینسان تەمەنیەک بێتە دوای 18 ساڵ بۆ داوە شخصیەت شکلی گرتووە، وەکو کەسێ بێژی شەرمگینە، کەسێ بێژی زەبانیە، کەسێ بێژی ئەفسوردە لە نەزەری شخصیەتیەوە. ئەوەی علەتێکی دیکەیە. علەتی دیکەی مەسەڵەن ژیانی کەسێکە کە بەو نەتیجە گەیشت، وەکو یا خۆی ڤیکتیمی خشونەت بووە، یاکو کۆمەلگاکەی تیا گەورە بووە، چارەیەکی دیگەی جگە لە خشونەت نەهێشتووە لە نەزەری چی پێڵێن گەورەبوون، ڕشتکردن، باکگراوند. ئەوانە زۆر مەسلەیەکی مهمە کە کەسێ چ شخصیەتێک ئەسازەیە، بە چ جۆنێک ئەو شخصیەتەی ڕشت دەکات. بەڵام باری ژیان لە ئەمریکا بە پێی هەموو پیوانەکان لە وڵاتانی تر و لە شوێنی تری دنیا خۆشترن. ئەمەیە کێشەکە کە خەڵک بیر دەکاتەوە بۆ لە ئەمریکا ئەو شتانە ڕوئەدەن. نەقسەکەت زۆر جارە وتم، چون یەکێ مەسلەی ئازادی ئینسانە. ئازادی ئینسان یعنی هەر کاری ئەتوانێ بکە، یعنی کەس ناتوانێت حقوقی مافی مرۆڤ زۆر بەرزە لێرە بە شوێنی وڵاتەکانی دیکەوە. ئەوەیشە کە کاری خراپی لە نەزەرەیە، کاری خراپ دەکات، ئەوەیشە مافی مرۆڤی هەیە، کەسە ناتوانێت کارێکی لێکە تاو حتە بەو حتێکە کە بەداخەوە کە زەربە لە باقی کۆمەلگا دەدا. مەسەلەکە ئەوەیە، یعنی هەر شتێ یعنی هەم قازانجی هەیە، هەم زەرەری هەیە. ئازادی کە لە وڵاتە هەیە تەبعەن بەو کەسەیشەکە حتا نەزەری خراپی هەیە ئازادی بەشتر دەدا. مەسەلەکە بەڕێی من ئەوەیە،
نیانی نتیجەی بەڵام ناتوانانی کودرو چۆن نتوانانی مەسەڵەن بڵێ چون واشتێک هەیە ئێمە هەر لە پێشە بێ ئازادی خەڵک ئەوانەی کە پۆتەنشیالی پۆتەنشیالیان هەیە کە خراپکاری بکەن بەریان بگرین بەڵام ئەگەر وا بکەی وەکو ئەوێتە کۆمەلگایەکی دیکتاتۆری کۆمەلگایەکی کە نەفەقەت ژیانی ئەوانەی کە جنایەتکارن محدود دەبێ بەڵکو ژیانی هەموو ئینسانێکی دیکە ژیانی ئینسانیش کە محدودکەی ئەو شتانەی کە پێویستە لە کۆمەلگایەکی ئازادە بە دەستپێنی بەدەستی نایانی چون پێویستی بەڵێ دکتۆر کەمال دەمویست بابەتێکی دیکە ینی ئێمە دەزانی ڕاستی کە زۆربەی ئەو کەسانێک کە ئەم ڕەنگە تاوانانە ئەنجام دەدەن گەنجن بۆ نمونە ئەو تاوانبارەی شاری لویڤڵی کەنتاکی پێش چەند ڕۆژێک 23 ساڵی بوو 4 کەسی کوشت کە هاوپیشە بوون لەگەڵ یانکارێک لە بانگێکدا ئەو خانمەی کە 6 کەسی کوشت لە قوتابخانەیەکی شاری ناشفێری تینیسی 28 ساڵی بوو پار لە تەکساس بینیمان کە گەنجێکی 18 ساڵی 19 مناڵی لە قوتابخانەیەکی کوشت یعنی ئەمە چۆن لێک دەدەیتەوە پرسیارەکە زۆر جانەوە ڕاستیشە وایە زۆربەی ئەوانەی کەسەکە ئەو ئیمکانیاتیانی هێنە گەنجن ڕاست دەکەین بۆ حەدە گەیشتن کە پێویستە کارێکی تایبەتیان هەبێ ڕابطەیەکی ئینسانی باشیان هەبێ ئەنی هەم ئەوین ببدەن و ئەویندار بن و ئەوین ببێنن لە کەسانی دیکە لە نظری اقتصادی و ئارامشیان هەبێ ماڵ شوێنێکیان هەبێ کە لە ژیا بژین بە گاڵتایان پێ نەکرێ ئەو شتانە هەیە ڕاستەکە کەسە لەو تەمەنایە زۆر هێناگەر ئەو ئیمکاناتیە نەبێ ئیمکاناتی ئەوین ئیمکاناتی ژیانێکی بێدەردەسەر و ئاسان ژیانێک کە شغلی هەبێ و پارەی هەبێ کە بتوانێت ژیانێکی ئاسان بەدەستبێرە زۆر زەحمەتە بۆ کەسانە دوای چی دەکەن خەڵکی دیکە بە عیلەتی بەهین دەزانن ئەڵانەی نەمە هیچ کارەیەکمان نییە لەو لە حەزە توانایەکیشمان نییە چۆن نەتوانانی توانایی بەدەستبێری لەو کاتە بە ئەوە خۆت پیشان بێ بە کاری خراپ بکەین کاری خراپی چیە کوشتنی چەند کەسێکە بەداخەوە زۆر بەداخەوە بە هیوادارم ئەو کۆمەلگا بۆ حەدە بگرێت کە ئەوانەی کە پێویستیان بەهینە دەمویست باسی یان پرسیاری چارەسەری بکەم لە جنابت هەیە ئەگەر هەیە چۆن دەکرێت بە یاساکانی دەوڵەت و حکوومەت و کۆمەلگا یانش بە پەروەردەکردن و بنەماڵە بەڕێ من بە پەروەردەکردن و بنەماڵە هەر لە سەرەتاوە لە سەرەتای ئەوەی کە وەکو وڵات زۆربەی وڵاتەکانی ئەوروپای شمالی لە سەرەتاوە وەزعی ئامۆزش و پەروەرش وەزعی ئێجوکیشن فەرقی هەیە ینی ئینسان دۆستی مەسەلەی ئەسلیە کەسێکە مشکڵی هەبێ لەگەڵ کەسی دیکە قسە دەکات حتا ئەگەر مشکلی ڕەوانیشیت نەبێ خەڵک ئەو ئیمکانیەتە هەبێت کە مشکلێکی مەسەلەن بەسیتی اجتماعیشی هەبێ بتوانانی لەگەڵ کەسێکە قسە بکەی وەکو یا تەراپیست یا پزیشک یا کەسێ ئەوە زۆر مەسەلەیەکی مهمە مەسەلەی هەواوتم کە لە سەرەتاوە ئەگەر ئامۆزشەکە باش بێ تەبعەن ئەخلاقی خەڵک باشتر دەبێ ئەخلاقی گەنجەکان باشتر بێ هیوایان هەبێ پێویست ناکە کە لە کەسێ ئینتقام بگرن لە کۆمەلگا لێنی وتان هەوەها کە باسم کرد لە سەرەتا کۆمەلگا ئێرا بەداخەوە چون ژیان زۆر سەختە بازێ کەس ناتوانێت کە بەو شێوە بگەت دەست بە جەنایەت دەدا بەداخەوە کە بتوانێت ئینتقام بگرێ بتوانێت بە ئەو خۆی بناسێنێ کە بەڵام منیش گەرچی هیچ توانایەکم نییە کە بەو شتەی ئەمەوێ بگەم توانای ئەوم هەیە کەسی دیکە لەبەر بنم کە ناوم بەناوبانگ بم بەو شێوە ئەگەر ئینسان بگەری کە ئەو بۆ ناوبانگە بە کەڵکی یعنی دژبنی خودی ئەو شخصە و فامیلی ئەو شخصە و هەموو ئەفراد کۆمەلگای دامنە هیوادارم ئەو شتانە کەمتر بێتەوە کە هەوەکو لەکو زۆربەی وڵاتەکانی ئوروپای کەمتر بووتەوە. باڵێ دکتۆر کەمال دەزانم جەنابەت وەکو ڕەوان پزیشکێک کوردی و لە کالیفۆرنیا و کۆمەلگای کوردی یان دیاسپۆرای کورد لە کالیفۆرنیا زۆرن ئێمە نابینین کە گەنجێکی کورد تاوانێکی بەم شێوە بکاتن زۆربەی جارش ئەگەر ئەمریکای بە ئەسڵش نەبێ وڵاتانی دیکە بەڵام کورد نین گەنجی کورد دەبینی کە ئەم کێشەیان هەیە کێشە دەرونیان هەیە یان نا کێشەی دەرونی هەموو کەسێ هەیەی وەکو شتێکە کە بژێ لە هەموو وڵاتە هەموو برسی دەبێ هەموو تینووی دەبێ ئێگەی بەڵام هەموو کەسێ بۆ تێنوبوون بۆ برسی بتن بۆ یەک شێوە ڕەفتار ناکەن مەسەلەی ئەوانەیە کە مەسەلەن کوردن هاتوون خۆیان یاکو وەکو نەفەقەت کورد بەڵکو ئەوانەی ئەقلیەتەکانی دیکەی وڵاتەکانی دیکە ئەوانش بۆ بنسبەت زۆر کەمترە چون ئەوەن کەسانی کە دێنە دەرەوەی وڵات یا هەدەفمەندن یا بۆ تەحسیل هاتوون یا بۆ بیزنس هاتوون یاکو لە بێعەداڵەتی و زۆڵم و خشونەت ڕایان کردووە وەکو کۆمەلگای ئەمە کە مەسەلەن ئێمە لە زوڵمی دەوڵەتی ئێران ڕامان کردو بۆ گەنە بۆچی لێرا دەژین لە وڵاتی خۆمان دەژین خزمەتم لە وڵاتی ئەو خەڵاتی کە بە دنیا هاتین تیا خزمەتانەکەن بەڵام چون وڵاتێکی خەشن و بێعەداڵەتە
لو لە حاضر ناتوانین لە وڵاتە بژین لێرا دەژین لێرەش کەسێک کە دێت ئەگەر هەدەفمەند دێ پێویست ناکە کەسێک چون ئەو شتەی کە ئێمە ڕادەکەین لێی لە وڵاتەکەی خۆمان نییە لێرە ئەتوانین بەدەستی بێنین لەو بەو مەسەلە دژمنیان لەگەڵ ئەو وڵاتە کە میێوانیمانی کردووە و بە وەکو منداڵی خۆی گەورەمان دەکا پێویست بە دژمنی نییە بەڵام کەسی خۆی لێرا بووە و بێعەداڵەتی دەبێنێ هیچ چارەیەکی چی نییە دوایەتەکی ئێمەی بە ئیستلاح ئیمیگرینشە تواشا دەکە کە ئێمە ئیمکاناتمان باشترە تاکو ئەوان تەبعەتەن ئەوەیشە خۆی باعسی انتقام دەبێ. دکتۆر کەمال لەم ماوەیە دەبینین زیاتر لە خوێندنگاکان ئەم تەقەکردنە ڕوئەدا بەڕای تۆ بۆ زیاتر لە تێ نەگەیشتمە وڵات لە قوتابخانەکانە ڕوئەدا بەتایبەتیش لە ماوەی دوای هەروەها کە باست کرد زۆربەی ئەوانە گەنجن تێگەی گەنجەکان کە مەسەلەن لەو شوێنەی کە دەیکەن ئەبێ شوێنێک بێ کە بیناسن کێ چینە چینە مەسەن کەسێک لەو شاری خۆی ناڕوە بۆ مەسەن بۆ وڵاتێکی بۆ شارێکی دیکە بکە لەو مەحەلەکە دەناسن یا لێرا گەورە بوون یا لەو قوتابخانە دەرسیان خوێندووە شایدیش بە ئەوەیە کە مەسەلەن بزانن من لێرا گەورە بووم بەڵا ئەم شوێنێک کە من دیا گەورە هیچ ئیمکاناتێکی پێ نەداوم خەڵکی دیکە بە باشی ژیانەکەن من نایکەم یەکەی بە حاڵەتی انتقام بە حاڵەتی من حەقم هەیە بەسەری ئەو شوێنەی کە من تیا گەورە بووم یا ئەو قوتابخانەی کە من تیا گەورە بووم حەقم هەیە کە انتقامیان لێ بگرم چون بۆ شێوەی کە لازم بووە منیان بۆ ڕشتە و ئیمکانەتێ بە من نەداوە کە بتوانم ژیانی خۆم بەڕێوە برم بە شێوەیەکی ئارامی ئەتوانی وا بیری لێکێتەوە بەڵام شتێک نییە کە من بێژم ئەمە حتمما ساینتیفیک دروست بووە بەڵام بیرروبڕوای منە بەسک و بۆیە و کە ئەو پرسیارێکی جەنابەت کردن. دکتۆر کەمال نازانم لە چەند دقەیەکمان ماوە حەز دەکەم باس ڕووی سیاسی ئەم بابەتە باسکەین ئەگەر حەزت لێبێ کە ئەمە بووە دەزانی ئەم دیاردە بووە بە ناوەڕۆکی دووبەرێکی و جیاوازی سیاسی لە نێوان دیموکرات و کۆماریەکان و بابەتی خاوەندەرێتی چەک و مافی هەڵگرتنیش هەلبەتە یەکێک لەو بابەتانەیە بۆ بەڵێ لەسەر چارەسەرکردنیکی مامناوەندی ئەم پارتیان ئەم دوو پارتیە گەورەی ئەمریکا ڕێک ناکەون هۆیەکەی چییە؟ وایە چون هەرکیان ئیدئۆلۆژی خۆیانێ بیر و بڕۆ باوەڕی خۆیانە کەس ناتوانێت بێژە کە بیر و بڕوای من لە تۆ باشترە هەردووکیان قسەی ڕاست دەکەن یعنی هەردووکیان ڕێی دەرسۆزی بە مرۆڤایەتی و بە کۆمەڵگەی خۆیان دەکەن چۆن بڵێ مەسەلەن ڕاست دەکەی ئەگەر ئەسلحە نەبوایە کەس نەدەکوژێ بەڵام پێویستی ئەوەیە کە هەموو کەس ئەسلحە بەلا بێنێت تۆ ئەگەر ئەسلحەت نەبێ کەسێک جینایەتکارێ بێت بە دەری ماڵت ئەگەر نەتوانێت لە خۆت دفاع بکەیت تەبیعەتەن ژیانە لەدەست دەدەی ئەوە ئارگیومنتی ئەوانەیە مەسەلەن لە قەبلان کە چۆن بۆ دەساتووە ئەو کەساتێک ئەو کاتێک کە ئەمریکا سەربەخۆ بووە لەگەڵ سەربازەکانی بریتانیا شەڕیان دەکرد ئەگەر ئەسلحانەبە نانتوانی شەڕ بکەن ئەشاید ئەم وڵاتە مستەقل نەبوو لە عینی کاتیچە واقعەتێکی ئەوە بوو بەشێ لە فەرهەنگی ئەم وڵاتە کە ئێمە پێویستمانە دوای ئارگومیشتەکەن مەسەلەن ئەڵێن لە وڵاتێکی وەکو سوئیسا هەموو کەس ئەسلحەی هەیە هەموو حەزیەکەن ئەوانەی کە خزمەتی سەربازی دەکەن ئەسلحەیان هەیە بەڵام کۆمەلگاکەیش هین نییە کۆمەلگاکە بە ئیستلاح خشونەتی نییە وەکو ئێرا یەکێ مەسەلەکە بەوە ڕابتی دەدەن کە مەسەلە ئەوە نییە کە ئەسلحە خەڵک دەکوژێ بەڵکو ئەفرادێک کە جنایەتکارن یا ئەفرادێک کە توانای ئەوان نییە خەڵک دەکوژن ئەگەر ئەسلحە لەدەست بدەیت ئەوانەش ئەگەر بابەتی چەک بێ خۆمان دەزانین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە پڕە لە چەک بەڵام نابینین یەکێک بچت بە چەک بشتە ناو خوێندنگایەک مناڵ بکوژێ ڕاستەکە بەڕێی من ڕەبتی بە مەسایلی دیکەی کۆمەلگا هەیە خودی مەسەلەی چەکنی وەکو بڵێ ئەگەر ماشین نەبووایە تەسادف نەدەبوو دەگەی بەڵام ئەوە علەتی ماشین نییە کە خەڵک تەسادفەکە علەتی ئەوەیە مەسەلەن ئەو کەسە یا ئامادەگی ئەوەی نییە یا ئەسترسی دیکەی هەیە بیر ناکاتەوە بە تەواوی یاکو ئەلکۆلی خواردی و تەسادف دەکا لەو لە حازر ناتوانێت بڵێ ئەبێ چون زۆر خەڵک بەبنەی تەسادفی ماشینەوە دەمرێ پێویستە کە ماشین وجودی نەبێ قسەکەی قزێکی جوان نییە ڕاست دەکەن ئەبێ ئیمکاناتی ئەوە کە ماشین هینی باشتر کەس لێ بخڕاوی تەسادف نەوەکو کە تەکنۆلۆژی کە دەگەێتەوە بۆ حەوە دەگەیشتووە کە کەس تەسادف زۆر کەمتر دەبێت بەو شێوەی کە خەریکن تەکنۆلۆژیەکە باشترەکەن بۆ مەسەلەی هەموارکردنی مادەی دووەمی دەستور کە پێدەڵێن هەمواری دووەمی دەستوری ئەمریکا یعنی ئەم بابەتەوە دەکاتن بۆ بەتایبەتیش یاساکانی چەک یاسای هەڵگرتنی چەک بۆ جارێکی تر ئیمکانی هەوە نەبێ ئەم یاسایە یان ئەم دەستورە هەموار بکرێ بۆ ئەوەی
قانون دابڕێ بۆ ئەم بابەتانە. قسەکەت زۆر جوانە اتفاقا ئەبێ وابێ ئەبێ قانون وابگرێ وەکو شوێنە ئەمە قانون دادنن کە سەیفتی ماشین چۆن بەرزکێتە ئەبێ سەیفتی ئەو ئەوانەیشە کە باشتر بێتەوە کەسێک کە مەسەلەن پێوی ئەوێت چەک بگرێ چەکی هەبێ لە خۆ بۆ دفاع لە خۆی بۆ بەرسی دفاعی خۆی کە توانای ئەوەیە بێ کە لە نەزەری ئایا ئیجتماعی و ئەو ئامادەگی هەیە ئایا پێویستە حتمەن وەکو بڕوا کلاسێک ببێنەوە وەکو چۆن مەسەلەن بۆ ماشین لێخوڕن ئەبێ حتمەن تەستیقت هەبێ وانە ئەوەیش کەس باشترە کە کەسێکە ئەسلحەیە تەستیقی هەبێ کە مەسەلەن مەسەلەی لە نظری فەرهەنگی و لە نظری فەلسفی بوونی ئەسلحە بۆ چییە بۆ ئەوە لە خۆت دفاع بکەیت بۆ ئەوە نییە کەسێک بکوژی پێی ئەگەر ئەوە مەسەلەن بۆ شێوە بێ کەسێ بۆ حدە تێگەیشتی بێت بۆچی ئەسلحەیە هەیە یا کەسێت توانایی ئەوە نییە کە بتوانێت کە بزانێت خشونەت وەڵامی هیچ شتێک نییە تەبعەتەن ناتوانێت ئەسلحە هەبێ بەڕای منیش مەسەلەکە ئەبێ ئاوا حەل بێ یعنی وەکو you have to have a license وەکو لایسنست هەبێ کە بتوانێت ئەسلحەت هەبێ بەڕای من. باڵێ داکتەر کەمال ئارتین پزیشکی نەخۆشی دەرونی لە کالیفۆرنیا لەگەڵمان بوو زۆر سوپاسی جەناب دەکەین و سوپاسی هەموو بینەرانی دەنگی ئەمریکاش دەکەین و خوداحافیز. سپاس و ڕێز بۆیەوە بەربژین.